بله تماشاوان جا البته اف جوینن کو دسته دانستان یا اپوزیسیون سوری لانقا کرنه د توقیت که هسکار دا کرنه جبر کو ل سوریه روشه که دن هات پیش حاولین آسای کرنا پیوندین انقره و شامه دی کمک بابتو پرسندنه ما بستامنه وی بابتی دی گلبرس ابراهیم برو اندام دسته دانستان یا سوری بگمان یا اپوزیسیون سوری به حزب کم کاک ابراهیم بخیر بین سپاس شام دو جبین انجام دانه دیگل امریکا و دیگل ترکیه هر دو آلین پیوندی دانه سبارات روشا سوریه که واتا د جبینا دا چات که بحث کرین گلو بله پیشی ما جیگر وزیر دروی امریکا دی بربرالیف رونشتنکی دریج ما بهدور کرش بر تیمکی تایبت ین دوسای سوری پیر هبون وک داخویا کرنگ او سردانا ترکیه دکن تایبت دزانبن ترکیه چج رژیم سوریه تخوازه جبو نزیک بونه به گمان يعني دان خوياني كرن نبدل وانه او دانستندن چيب نفس يكسر انه امل ديجن لي دبيجن يعني بري انها ولايات عربها جي دانستندن بشار الاسد ركرن في داوي تنبو او تركيش بو چبكي يا دنجي هنكي ناكوكي دناوانو تركيا هني لسر قسدي هشكره قوتن قو تركيا نرازي جد آليكاريا ما يجي بقسدي ردكن امی بمینم بردوام که ترکیه و حتی بکوی دانستندنی به رژیم سوریه بکه مترسیا امریکا گدوی دما اداره امریکی و هلبجارتن و گوهرتن و او چه ببه يعني روسيا نافبنكاري كي خرد دناف رژیم اسد و تركيا بكي ليج آليدن ترك تشتكي دند قوتن يعني تشتكي هشكرة قوتن قو ام رازينا بن چاوا امريكا جما بخواز ام دانستندنه بپیدر بکن ام شرع تروريت کن اما هبونا مد سوري دي وكي ام امريكا رجيد بيجن ام روسيا رجيد بيجن درباس بونا ما درباس بونا كرواي و ام درناكهن وروسيا بله كاك ابراهيم هلبطه توزانی جی حتی ها کان فیدان وزیر درو ترکیه بریا یک دو روزان بو آژانس فرمی ترکیه را گانده بو که اگر لگور خواسته کاوان لگور برجوندی نوان سوریه تعامله بکه او ده پرزگلی کردن چاره سر کن توزانی جی ده گوتو بیجا و پیوندین دو آلی برجوندین ها بشنه نه هر تشتی لگور مبید یعنی ابدا خوانیا ها کان فیدان صباراتی ویراوشه دی بیجا جی کش مبستوان حسده که پیوسته حسده دویره نمینه توزانی جی كواتا قالوا بيكان تشكي وسو امريكا جي غوداريا تركيا كي سيرفي راوشي تركيا نافيت هنيد بيجي يعني جبر برينها ما روس جديدن ما سفير روسي جديدن يعني روسيا قلكي دلقراند بيجي تركيا برينها باش دخواز دانستندني بريجيم ربكي انا ها شرط مرجن قلكي زحمه ديتينه يعني ايدي تركيا نتهني بحثا قصدي دكي يان بيدي يان اداري دكي دبیجه هگر لحف هاتنک چه ببید ناوی و رژیم سوری ده دوی روشک آرام هبه گه اف خلک سوری وگرن و اف خلکانا وگرن دوی هنکی ده شرط و مرجن هنکی تایبت ده وگرن دوی لسوریه هلبجارتن چه ببه دوی دستور چه ببه دبیجن روسیا و بشار الاسد غلط جمع فهم دکن دبالوان ده ام ضعیفن ام وان شرط خواه داناک هون و دویگ بریارا دو پین چار به تنفیذ کردن باهوریام ده ترکیه نامک ج امریکا گیهای گه بلز نرد دانستندنه برژیم رنکه که حتی ادارک نه لامریکا چه ببه بلکی کار به هنک داخوازه ترکا بچیبینه ترک دبیجن ام حساب دکن لگوری امریکی جمره پروگرام خود بیجن افتش ساله که دریج دکه ویج عراقی درکهون دبگش سوری جی درکهون و اف وقت جردوی و دب بهتری ساله که و اما ام ساله که دوینن دریج نای قبول کرن اکرم بحث هستی بکن تدبینی گلو امریکا لگور آواتا گوتی ده گوتو بیجن خواهین ترکیه دا بالانسا که راب گره هول بدای دی نزیکاتی که به دنابرا هستی ترکیه دا جبر کد سیاست ده هر تشتک ممکنه کاکی برا نا از بهور ناکم يعني تركيا في تشتي بكي انه والله هنكي بفهم كرن قد نافوي وهسه ديدي
نرمایک هەیە لێ دەبێت تورکیا هەنێکی دەم درێژ بکێ هەنێک شەرتا لەسەر ڕێژیمێ فرد بکێ حتا ئەمریکی هەنێک داخوازێ وێ قبول بکەن پاشێکار ڕێژیمێر نەکە یانی ئەو داخوازێت چنە توزانیژی ناکوکێن تورکیە و سووریە گەلێکن گەلێکوانادا ناکوکێنێ هەنە حتا نەهاژێک ئەو دەڤێرن لەژێ دەسەڵاتە تورکیەدانە خەلکی خۆ نیشاندانا دەکە لە دژی ئاساییکردنا پەیوەندیان دگەل سووریە هەر ئەو خەلک ژاریە تورکیە و دژبەریە بەتێنەگرتن کەواتە ممکنە گەل و سەبسەناهی بیت ئانا ملەتی سووری ڕاستە بەلکی لە دژی دانوستەندنێک ڕێژیمێر دەبێ لێ ئەو تشتێ بە تایبەت لێ دەڤێرێ دەبێ هەنێکی دوێ ئەم ڕاستیا وێ بێژن بەرینەها عربستانە سعودیژی و مصرژی و ئیماراتژی و بەحرێنژی پێشوازی لە بشار ئەسەدکردن مەنەدی کەسێکی لە دژی وێ خۆ پێشندانکردن بهترێ ئانا تشتێ لێ دەڤێرێ دەبێ لەسەر معبەرایە لەسەر پەرایە لەسەر گەندەلیەیە ئیژە هەفتوو اتهام دەکەن ئەنونا هەنێک دخوازن هەرن برێژیمێ ڕێهەبێن و هەنێک برێژیمێ ڕێهەبێن توبخوا شارەزایی تو یەکیش بەرپرسێن هەم کوردی و هەم دنابە ئۆپۆزیسیۆنا سووریدا توزانی کاریگەریە تورکیە لەسەر ئۆپۆزیسیۆنا سووری چ قاسە تورکیە پێتر هەر وڵاتێکی دیبایەتی گەلێکی بەرفرە لە گونداوارێ حەلەبەیە ڕەقایە ینی گەلێکی دەڤێرن سووریە بجی بووە و دژبەریە سووریە تایبەتیە چەکدار هەموو جاریە تورکیە بێتە ناڕاستەکردن کەواتە جیاوازیە تورکیە دیال وڵاتین دنیان عەرەبی لەسەر عەردە گەلێکە تو نابینی گەلە بە پرسگرێکە بەێ بێگومان یان تورکیا وێناژ مەرجیت بێژێ دەبێژێ گەلک وڵاتە دەژوە بەردایی یعنی ئەنها وەک ئۆپۆزیسیۆنە سووری ئێمن ئێوە فەدارما بوەرە ئەزم یعنی وێنا هەشکەرەژە ئۆپۆزیسیۆنێر دەبێژێ بەستوت بێژی وەفادار بە دچارتوێ بەرژەوەندیین خوا ئەوژی دەست بەردار نەبە ئەس باوەرم بەرژەوەندی دەولەتە دەسەر مەسەلێ خەلکەکی دەڕایی یعنی تورکیا بێ ئەمریکا بێ رووسیا بێ بەرژەوەندی وان بهتر بۆ بەرژەوەندی خۆتکن ینی سەرەکەش بۆ خەلکی سووری دکەن لێ تەڤیولۆژی هین حتانەها ئەو مەسەلێ ینی چ ئەمریکا بێ چ تورکیا بێ چ ئالیە ناودەولەتی بن هین لەگەل ئۆپۆزیسیۆنە سووری دبینن دوێ عنوان لە سووری هەنێ ڕێژیم و ئۆپۆزیسیۆن و بتایبەت ئەف کۆمیتامە یا دانوستەندنێ ئاعترافێکی دووەلی پێ هەیە لە هەمبەر ڕێژیمێ زوو ترکاژی وێژ دەست خۆبەرنادی ینی وەک هەیئەت التەفاوض هەیئەک سیاسی تورکیاوێ بخوازە تێکیلیە خورد پێرە بکە کەواتە دچارچوێ گوتو بێژێن تورکیە دیگەل سووریەدا وەکێتە گوتی رووسیا باوەیەکە خورد نابژێوانیە دیکە ئۆپۆزیسیۆن لە کیراوان گوتو بێژانە گەل ئەس زانم ینی ڕەوشە ئۆپۆزیسیۆنێ ئالۆز زعیفە ینی بریار نەدەستێ ئۆپۆزیسیۆنێ دەیە ئۆپۆزیسیۆن بە دەنگێ بلند دەبێژێ ئێمە ئەم دبینن چه نێزیکبوونێکە حتانەها بە بشار الأسد ڕاهاتنێکردن ژالیە وڵاتی عەرەباوێ ژالیە هەنێک وڵاتێن ئۆڕۆپیڤێ و هەروەها ژالیە ترکیڤێ نەت بەرژەوەندیە خەلکی سووری دەنێ ئەم بهێوینە کەسێک بریارە دۆ پێنج چار دەرباس نەکێ و تێ چارەسەریکی دەروی وێ ژمارە پێشکەش نەکێ یعنی ئەف دەنگێ ئۆپۆزیسیۆنی هەشکەرەی البته سالن دەرباز بووی گەلێ جارە توژی میوانێ بووی لەبەر ئۆپۆزیسیۆنا سووری خۆرد بوویە جوینên جنێڤێ هەبوونە نظامگیرێ هەبوونە یعنی نها لەسەر عەردێ ینی ئەو هەیبەت یا ئۆپۆزیسیۆنا سووری نەمایە دەواقعدا ئەف ji demێکە ئەستانە دەست پێ کرد یعنی ji ئالیە لەشکەریڤێ خلاص خەرات هاتن دانین و شەڕ لە سووری بربداویت بووی ینی حرێکی نفوزی وی هەیە لێ ینی ئۆپۆزیسیۆنە سیاسی نەهاتی گوهارتن ینی ئەو دیتن و ئەو کار و ئەو شغل دەبێ لێ مەخابن ینی هەند تشتێ مەزەند دنیای چێبوونێ ینی یەک شەڕی ئۆکرانیا یەکژی شەڕی غەزا ساڵێک بەردەوام دکێ ئەوەی تەسیرە خۆی گەلێکی مەزن کردیە گەهێنێکی ئالیە ناودەولەتی ڕەوشە سووری بتەوایی پاشگوهێ دەکەن یعنی بێگومان ئەوە تەسیرێکی زعیف بوونە ئۆپۆزیسیۆنێت ئەبەت دەمەکێدا کول سەر عەردێ ڕەوشەر و دچە خەرهابە ئیدی داعش تەفعیل بووە هێرش هەنە کوشتن هەیە ئەگەرم بیراتە بێ حتا لە جنێڤێ بێگومان دانوستانێن گواردنا دەستوری لە سووریە تات نەکردن کۆمیتا دەستوریە کۆب نابوو دەنگە ناژی دەنگوەک هەیە قاشو ئەف جبینە لە بەغدا بێنەکردن لە سعودیە بێنەکردن کەواتە لە دووربەیەکی ڕەوشەوایە ئەنها لە وڵاتی عەرەبا کۆمبوون خۆی بەری چەند ڕۆژێکی القاهیراکردن هەڤڵبەندێن ڕێژیما سووری بە تایبەت لەبنان و عێراق دۆز دەکەن ڕۆنشتن لە بەغداد چێ بێ لێ وڵاتی دنی عەرەبی گەلێکی یعنی ئەو ئەرێبوون لەسەر نەکردنێ و ئۆپۆزیسیۆنی بە تایبەتژی ئەرێبوون لەسەر نەکردی یێمە شخوا
کۆمبوون چێ ببێ divê encamên jê derkevin ya din em dibînin baştirê gil Qahira bê yan jî li Siûdiyê bê. بله برس إبراهيم برو أندامي دستيا دانستانين وبوزيسيون سوري الاستوديو جنبه بقال سباس كاتب Spas, dest xweş.